ئەمڕۆ ڕۆژی تسباندنی مافەکانی منداڵ بوو قوتابیانمان بەشداری پێکرد لە نمایشی جلوبەرێک هیوامان وا بوو قوتابیانی مەش یان منداڵانی کوردستان وەکو مناڵانی جیهان بەشداری بکەن و ئەرک و مافەکانی خۆیان بزانن وەک منداڵێک کە بەشدارن لەو فیستیڤاڵانە جۆرە فیستیڤاڵانە و مافەکانی خۆیان بزانن. زۆر پێم خۆش بوو لەو فیستیڤاڵە بەشدار فیستیڤاڵەکە بۆ مافی منداڵانە فێرە زۆر شت بووین و سەیری زۆر شتی باشمان کرد و فێر بووین و ئەو مناڵە حەزم لێ هەموو مناڵێک بەشدار بوون. ئەمڕۆ بەشداریم کرد لە چالاکەکانی قوتابخانەکان کە کرا لێرانە. من بەشداریم کرد لە نمایشی جلوبەر کوردی. سوودیم لێ دیت کە دڵم خۆش بوو. وەکو کۆمەڵە مامۆستایەکی شێوەکارین دەرچووی بەشی شێوەکارین هاتوین ئیشکەین وەک خۆبەخش لەسەر دیواری ئەم قوتابخانە کوتیان کە دیوارێکی وا هەیە و بۆ دڵخۆشی منداڵەکانە. هەستاین بە ئەنجامدانم کارە هونەریە دیارەم کارە هونەرە چەند باگراوندێکی لە پشتەوەیە ئەوەی کەمە بەسمانە یەکەم شت زیندووکردنەوەی کاری خۆبەخشەیە کە کۆمەڵک مامۆستا کاری خۆبەخش دەکەین ئەمە یەکێکی لە هۆکارەکان هۆکارێکی تر ئەوەیە بۆ نمونە وەک دەبین ئێرە شوێنێکی گشتیە بەرچاو کۆمەڵی خەڵک ڕۆژان ئەم دیوارە دەبینی ئەگەر ئەم دیوارە دیوارێکی سپی بێ ئەحساسە هیچ کاردانەوەیەکی لەسەر خەڵک دروست ناکە بەڵام هەدەفێکیش کە زۆر گرنگبانە کە زۆر مەبەستمان لە خوێندکارەکانە. دیوارێکی ڕەساسی بە هیچ شتێک مەکتەبەکەی دەبینی ئەوە هەیە. ئەمە هیچ زەحمەتێکی ناوێ هەنارەکە ئەیەنی هەر بەساقی ئەیەنی بۆ معاملەکە لە معاملەکە دوو مەکینەیەکیان هەر بەساقی ناگە تیاکە ئەیکا بە دنکانات دنکە هەنارەکە دیسان بەجای کاتەوە معاملێکی تر بۆ ئاوەکەی دەبە ئێنی ئەیخێتە ژێر بەڵعەکە ئاوەکە شتە ناو دەبەکەەوە پاک و پوختە جوان ئەیبێتەوە لە ماڵەوە پاڵفتەیەکێت و ئەخێتە سەر ئاگر ئەتە تا وردەوەدە جوان بقڵە کە خەش بوویەوە ئیجا ئەکێتە ناو دەبەوە ئەبێ بۆ ڕووبانە. ڕۆژانە خەڵک زۆر سەردارمانەکە پێشترەمە دەستگا نەبووە خەڵک بە دەست هەناریتەکان و ئێستا لەخوا بەسیا بێ دەستگا کراوەتەوە دەستگایەکی زۆر چاک ئەتوانێت لە سەعاتێکە بەلایەنی کەم و دەتەن زیاو بتەشێنێ بۆ هەر هەنارێکیش بێ بۆم جیازە هیچ جیاوازیەکی نییە ئەکسەرەی تەشێنێ فەرقی نییە.